لەسەر داوای ئێمە داوامان کرد لە UN و لە قونسڵخانەی ئەمریکا کاتێکمان بۆ دیاری بکەن بۆ ئەوەی ئەو زوڵمێکی گەورە لە جوتیارانی هەرێمی کوردستان ئەکرێت لەلایەن بەغاوە تیان بگەێنین چونکە سەرۆکایەتی کۆمار سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی وەزیران خۆیان وەزارەتی تیجارەمان زۆر محاولەمان کرد لە ڕێگەی ئەمانەوە چارەسەر ببێت چارەسەرنە بۆ زوڵمەکەیش ئەمەیە لە 2014 لە 2015 لە 2016 عێراق گرێبەستی کردووە لەگەڵ جوتیار کە گەرمی لێ وەربگرێ بە سعرێک کە سعری پشتگیری کراوە بەڵام ئێستا ئەوێ بە نیوەی ئەو سعرە پارەکەی بداتێ بە بیانی و ئەوەی گەنمی تەزویر هاوردەکراوە بۆ قونسڵخانەی ئەمریکامان ڕوون کردەوە کە ئەم زوڵمە ئەم تەزویرێکە عێراق باسیەکە لە ئەسەر ئەرزی واقع بوونی نییە شتیوا لە ئارایان نییە ئەگەر هەیش بێخۆ هەر لە کوردستانەوە گەرمی تەزویر نەهاتووە لە ناوەڕاستیشەوە هاتووە لە جنوبیشەوە هاتووە خێرە لە هەرێمی کوردستان ئەبڕی لە جنوب و ناوەڕاست نابڕێ و هەموو ئەو مختبەرانی کە گەرمی تەزویر و ناتەزویر لە یەک جیاکاتەوە عەرەب بوون مختبەرەکان کارمەندی مختبەرەکان سەر بە وەزارەتی تیجاری عێراق بوون بۆ قبوڵیان کرد ئەگەر تەزویرە کەواتە ئەگەر تەزویریش داخل کرابێت زەمبی فەلاحیتیانە بۆیە قونسڵخانەی ئەمریکا بەڵێنیان پێداین وتیان ئێمە لە ڕێگەی سەفارەتی خۆمانەوە و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە واکەین ئەو زوڵمە لابەرین و زەختەکەین لە عێراق پارەکەی شتیان بۆ خەرج بکات گەرنتیەکمان لە قونسڵخانە وەرگرتووە بۆمان جێبەجێ بکەن